الحمد لله الذي صدق وعده ونصر عبده وهزم الأحزاب وحده، لا شيء قبله ولا شيء بعده، وأصلي وأسلم على خاتم الأنبياء سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. سر الرأي أويك توحيد الربوبية مسأليك لناخي إنسانا لفطرتها الرقي هيا وبدأس خويني خوي هر لتنغانا يكسر رولا دەست بۆ ئاسمان بەرزەکاتەوە و چاوەڕوانە کە الله تعالی فریای بکەوێت. سەرڕای ئەوەی کە تەوحیدی ڕوبوبیە مەسەلەیەکی فطریە و هەموو مرۆڤەکان باوەڕیان پێیەتی و دانی پێیانن، لەگەڵ ئەوەیشە جۆرێک لە لادان و لە ئینحراف وەکو لە کتێبێکی عەقیدە هاتووە کۆمەڵێک زانان نووسیویانە ئەڵێت کۆمەڵێک ئینحراف لە تەوحیدی ڕوبوبیەشا دروست بوو. یەکێ لەوانە خەڵکانێک لە کۆن و لە هاوچەرخەکانیشە هەن ئەسڵەن نکۆڵی ئەکەن لەوەی کە ئەڵڵا وجودی هەبێت. ئەڵێن ئەم دنیا خۆی بەم شێوە دروست بووە و ئێمەش ڕۆژگارە کە لە ناومان ئەبات و لە مناڵی و گەنجی و پیری و ئەنجا ئەمرین و هەر ئەوەیە ئەگینا ئەڵێن پەروەردگارێک نییە کە کاروباری ئێمە بەڕێوە ببە. ئەمانی کە ئێستا پێیان ئەوترێ مولحید لە سەردەمی خۆمانە، الله تعالی باسیانی کردووە و لە قورئانە بەیانی حاڵیانی کردووە، فەرموویەتی وقالوا ما هي إلا حياتنا الدنيا نموت ونحيا وما يهلكنا إلا الدهر. ئەمە دیاردەیەکە لە دیاردەکانی ئینحراف لە ڕوبوبیەتی الله تعالی. دیاردەیەکی تر چییە؟ ئەوەیە هەندێک لە تایبەتمەندیەکانی پەروەردگار ئینکارەکەن، وەکو بۆ نمونە نکۆڵیکردن لە توانای الله تعالی لە ئەوەی کە جارێکی تر مرۆڤەکان دوای مردن زیندوو بکاتەوە، یان ئەوەی کە سوودیان پێ بگەێنێت، یان خراپە و زیانیان لێ دوور بخاتەوە. لەم جۆرەش خەڵکانێک هەن کە باوەڕیان وایە لە فەلاسیفە و لە غەیری ئەوان ئەڵێن الله تعالی حەقی بە خەڵکەوە نییە، ئەم جۆرەشتانە بچووکن، الله هەر ئاگای نییە لەو خەڵکە. ئەمە نەزەریەکە لای هەندێک لە فەیلسوفە بەناو ئیسلامەکانیش هەیە. جۆرێکی تر لە لادان و ئینحراف لە مەسەلەی ڕوبوبیە لە تەوحیدی ڕوبوبیە ئەوەیە واتە ئەم جۆرەیان مولحید نین، ئینکاری الله ناکات، بەڵام چی هەندێک لە تایبەتمەندیەکانی تەوحید تێکەدا و ئەیشەوێنێت. چۆن بۆ نمونە هەندێک تەسەوریان وایە کە لەگەڵ الله تعالی خەڵکانێکی تریش هەن لە کەونە کە دەستیان ئەڕوا و توانای زیندووکردنەوە و مراندن و سوود گەیاندن و لادان و ڕزگارکردنی خەڵکی لە زیان و لە خراپە و باوەڕیان ئاوهایە، ئەمانە مشریکن. ئەم جۆرە ئەم دیاردەشە لە تاریخە هەر وجودی هەبوو، ئێستش لە سەردەمی خۆمانە وجودی هەیە. خەڵکانێک هەن بەو شێوە ئینحرافیان کردووە لە تەوحیدی ڕوبوبیەش کە ئەمە وەکو وتمان لە ناخی مرۆڤەکانە ڕەگی هەیە و بە فطرەت خەڵکی باوەڕیان وایە کە الله پەروەردگار وجودی هەیە و خاوەنی ژیاندن و مراندن و ڕزق و ڕۆزی و بارانبارین و هێنانەوەی شەو و ڕۆژ و هەموو ئەو ئەفعالانەی کە تایبەتە بە الله تعالی باوەڕیشان پێیەتی. لەگەڵ ئەوەیشە ئەم دیاردانە لە ئینحراف لە درێژایی تاریخ و تا ئێستاش لە تەوحیدی ڕوبوبیە دروست بووە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا.